لە ڕووی هوەریەوە جێبەجێکردنی بەرگەکانی بووجا لە هەر وڵاتێکە لە دەسەڵاتی وەزارەتی داراییە بەتایبەت لە عێراقا ئەوەی کەوا لە دەستی لە دەسەڵاتی پەرلەمان و حکوومەتا بێ وەک ئەنجومنی وەزیران ئەوە بۆ دانانی بووجا ئەوە تەواو بۆ ئێستا ڕووە هوەریەکەی واتە میکانیزم و ئالیاتەکەی ئەبێ ئەوە وەزارەتی دارایی عراقی جێبەجێەکە لە ناوچەکانی تری عراق لە دەر لە هەرێمی کوردستان هەر مانگێک مانگونیوێک پێش ئەوەی کەوا پەرلەمان دەنگ لەسەر بووجە باو تێبپەڕێنرێ لە ناو پەرلەمان وەزارەتی دارایی عێراق ڕێنوێنی خۆیان ئیستیمالێکی تایبەتی خۆی ناردووە بۆ هەموو دەستگاکانی عراقی بۆ ئەوەی کەوا ژمارەی فەرمانبەرەکان ئەو بڕگە بڕۆنامەی فەرمانبەران ژمارەی تەنانەت مناڵەکانیشیان ساڵی خزمەتیان هەموو ئەمانە خێزاندارەیان بە خێزانە هەموو ئەمانە لە داواکراوە لە فەرمانگەکانی عراقی لە وەزارەت و دەستەکانی دەرەوەی وەزارەتەکان تا بنێرێ بۆ دارایی لە ڕوانگەی ئەوەوە بۆ ئەوەی کەوا موچەکان سەرف بکرێ بۆ هەر وەزارەتێک بۆ خۆی ئەمە هەر پێش تێپەڕاندنی بووجە وەزارەتی دارایی لەلایەنەکان لە دەستگاکانی تری دەرەوەی هەرێمی کوردستانی عراق ئەمە جێبەجێ کردووە. جێبەجێ نەکردنەکە تەنها لە نێوان بەغدا و هەرێمە هەیە نەک لە نێوان بەغدا و موچەخۆرەکانیان وەزارەتەکانی تری عێراقا بووجە لەوێ جێبەجێ کراوە. وەزارەتی دارایی عێراق داوای ئەو ڕێنوێنەیە کەوایان ئەو فۆرمەی کەوا داوای کردووە لە وەزارەتەکانی عێراق لە بەغدا بە هەمان شێوە پێویستی بە ئەوە هەیە کەوا لەلایەن هەرێمی کوردستانەوە ئەوەی بۆ بچێ احتیمالە ئەوە بێوای کردبێ بۆ ئەوەی کەوا ئەم دوو مانگا تا ئێستا ئەمڕۆ تقریبا دوو مانگی تەواوە لە سیوەکی سێوە ئەمڕۆ سیوەکی پێنجەوە دوو مانگی تەواوە بووجە تێپەڕێنراوە بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە ئەوە هۆکارەکەیەتی و احتیمالیشە پەیوەندی بەو شێوازە ئیداریەوە هەبێکەوە لە هەرێمی کوردستانە هەیە کە خۆیان بۆ خۆیان ناتوانن ئەو جۆرە داتایان ئەو جۆرە داواکاری لەلایەن بەغداوە داوایان لە ئەکری جێبەجێ بکەن. باشە کەواتە دەکرێت کە بۆ لەمە دووە ئەو ڕێکەوتنە بکرێت چونکە ئەمڕۆ وەک باسی لەوە دەکرێت شاندەکەی هەرێمی کوردستان دووبارە دەچنەوە بەغدا و لەسەر ئەو لایەنە تەکنیکی و هونەریانی کە پێشتر گرفت بوو بەربەست بووە لە بەردەم ناردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان ڕێک دەکەون. ینی ئەگەر ئەمڕۆ ئەو گرفتانە چارەسەر ببن بەغدا پارە دەنێرێت بۆ هەرێمی کوردستان؟ ئەگەر چارەسەر ببن تەبەن پەرلەمەنتارە عێراقیەکان شیعەکان ئەوەی کەوا من متابعانەکەم تەنانە لە چەند ڕۆژی ڕابردوو کاتێکەوە دەنگۆی شاندی هەرێم بەرەو بەغدا هەبوو ئەوان ئەڵێن ئێمە لەگەڵ هەرێمە هیچ جۆرە کێشەیەکی سیاسیمان نییە هەندێکیان بەڵام هەندێکیان نا ئەوەی کەوا هەندێک ئەجندای دەرەوەی عێراقییان ناوەوەی عێراقییان تایفە گەرایەتی بەرامبەر بە کورد هەیەیان نەتەوایەتی ئەوە مەسائلی سیاسی خۆیان هەیە بەڵامێکی ئەوەی کەوا ئێستا هەیە ئەم مەرحەلەی ئێمەی کەوا ئێستا تێپەڕێ مەسەلەکە ئەوان ئەڵێن مەسەلەکە تەکنیکیە و ئەو قسانش کەوا شاندەکانی هەرێمیان ئەیکەن لەگەڵ ئێمە هەرەوەیە کەوا لە مانگەکانیان لە ساڵەکانی ڕابردووە کردویانە ئەمنێتەوە ئایا شاندی هەرێم ئەتوانێت قەنەعەت بە وەزارەتی دارایی عێراقی بکە ئایا میکانیزمێکی پێیە لە ماوەی ئەم دوو مانگەی کەوا تێپەڕێەوە هەتا ئێستا جێبەجێ نەکراوە بەشی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم توانیوەتی بەعقلی خۆی بگاتە میکانیزمێک کەوا قەنەعەت بە وەزارەتی دارایی عێراقی بکە ئێستا پرسەکە لای وەزارەتی لای سەرۆکوەزیرانی عێراق نییە پرسەکە لای کەسی وەزیری داراییە وەزیری دارایی ئەو دەستەی کەوا لە وەزارەتی دارایی عێراقی هەن ئایا لەلایەن وەزە حکوومەتی هەرێمەوە ئەتوانرێ قەنەعەتیان پێ بکرێ یان میکانیزمێکیان پێیە ئەو میکانیزمە بخەنە بەردەم وەزارەتی دارایی تا مامەڵیان لەگەڵا بکرێ بەڕاستی ئاستەنگەکان زۆرن یعنی من بە هیچ شێوەیە قەنەعەتم نییە کە حکوومەتی هەرێم بتوانێت ژمارەی فەرمانبەرانی خۆی ئەوەی کەوا بە حەقیقی هەن تەسلیم بە بەغای بکە لەوانەیە ئەوەی کەوا لەلایەن بەغاوە بۆی دانراوە ئەمانیش ئەوانە فەرمان ژمارە بەرن بۆ نمونە بۆ ئەوەی کەوا بەغا لە بەرامبەر ئەوە پارەیان باتێ اینجا ئەمان لێرە بێن بە شێوەیەکی کە مامەڵە لەگەڵ ئەو مەبلەغە پارە بکەن کەوا دێتە ئێرە یان مەسەلەی داهاتە یان مەسەلەی نەوتە هەموو ئەوە ئەگەڕێتەوە ئەوەی کەوا چەندە حکوومەتی هەرێم ئەتوانێت فعلن لیستێک تەسلیم بە بەغا بکە. باشە بۆچی تا ئێستا ینی ئەم پارەیە نەنێردراوە بۆ هەرێمی کوردستان ینی پرسیارەکە ئەوەیە ئەم چەند مانگەی ڕابردوو سەرەتا مانگەکان 1 و 2 3 ڕێک نەکەوتمون لەسەرەوەی کە چۆن دەدرێت دواتر بە شێوەی مەقاسە ڕێکەوتم و ئێستاش مانگەکانی 4 و 5 چۆتە سەر دەکرێت بڵێن بۆ ئەم 6 مانگەی کە تێپەڕیوانی تەنها 6 مانگ ماوە بۆ ساڵی 2021 ئەم پارەیە چۆن دەنێردرێت بۆ هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم چی دەکات و چۆن دەزەکات بە دابەشکردنی موچە ئەگەر ڕێکەوتنەکە سیاسی بواە وەک چۆن کەوتنە ڕێکەوتنێک لەگەڵ عادل عەبدولمەهدی یان دوای ئەوەیەوە مستەفا کاظمی هات و ڕێکەوتنەکە عادل عەبدولمەهدی تێپەڕان ڕێکەوتنەکە سیاسی بواە ئێستا بووجە یان بەشەپاری هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە هاتبوو بە گوێرەی ئەم بووجەیە کەوا هەیە پاش ئەوەی کە 250,000 بەرمیل تەسلیم بکرێ پاشەوەی ناوی فەرمانبەران تەسلیم بکرێ پاشەوەی نیوەی داهاتی غەیرە نەوتی تەسلیمە بەغا بکرێ بەغا 400 و تقریبا 60 ئەوەنە ملیار دینار ئەنێرێ بۆ عێراقی بۆ هەرێم
ئەگەر ڕێکەوتنەکە سیاسی بووە ئێستا هیچ نەبووە نیوەی ئەوە نێرا بوو بەڵام لەبەر ئەوەی کەوا پەیوەندی بە بوجەوە هەیە پەیوەندی بە پەرلەمانەوە هەیە پەیوەندی بە وەزارەتی داراییەوە هەیە بە تایبەت ئەم وەزیری داراییە وەزیرێکی زۆر نەک تەنها لەگەڵ هەرێم لەگەڵ لایەنەکە وەزارەتەکانی تریشی عێراقیشە وەزیرێکی زۆر ورد و جیڕە بە ئاسانی تەسلیم نابێ سیاسی نییە میکانیزمیە ئالیە تا ئێستا ئەوەیە قەیرانەکە ئەوەیە لە بینی وەزارەتی دارایی و حکوومەتی هەرێمایە حکوومەتی هەرێم پێچێت نەیتوانی بێ میکانیزمێک فراهەم بهێنێ بیداتە بەغدا وەزارەتی دارایی تا قەنەعاتی پێ بکە ئەم شاندە چوە چیان پێ نازانم ئایا ئەیانەوێ بۆ نمونە بڵێن ئێمە ئەم دوو مانگە ڕۆیشتووە نامانەوێ بەشە بوجەی هەرێم لە ماوەی ئەم هەشت دەمانگا چەنە ئەگەر ئێمە ئەمە جێبەجێ بکەین بۆ نمونە بڵێن ملیارێک دۆلارە باشە ئێمە ئەگەر ئەم دوو مانگەی لێ دەرکەی و ئەوەی کەوا نەمەنداوە دەرێکی چەنێکە مێنێتەوە 6 ملیار دەواز لەوە بێن و 6 ملیارەکەمان بێنێ بۆ 6 مانگی داهاتوو ئێمە باسی ئەم دوو مانگە ناکەین و کە ڕۆیشتۆ ئێوەش باسی مەکەن احتیمالە بەو شکڵە بێ نازانم یعنی چی میکانیزمێکیان پێ بەڵام دوور نییە کەوا هەوڵ بدەن بگەنە ڕێکەوتنێک کە هەندێک تەنەزول لەلایەن دارایی هەرێمی کوردستان بکرێ بەرامبەر بە بەغدا بۆ ئەوەی کەوا ماوە بمێنێتەوە یان فشار نەخرێتە سەر هەرێم ئێمە هەر لە NRT لە تەنانەت پێراریش ئەو قسەمان کردووە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک ئامادەیتیانە و قدرەتی ئەوەشی نییە کەوا دیوانی ڕقابەی مالی یان چاودێری دارایی عێراقی بێت لە دەستگاکانی هەرێمی کوردستان یان لە مەرزەکانە چاودێری بکە ئەوە بە هیچ شێوەیە قابلی ئەوە نییە کەوا هەرێم تەحملی ناکە چونکە تەحملی بکە زۆر شت هەیە دەرئەکەون کەشف ئەبن ئاشکرا ئەبن هەرێم هەرگیز خۆی ناکاتە ئەو مووقفەوە بەغاش ئێستا پێویستی بەوە نییە کەوا هەرێم بخاتە ئەو مووقفەوە یعنی وەڵام یعنی کاکشیروان ئەو شاندەشی کە ئێستا دەچنەوە بەغدا شاندێکی تەکنیکین شاندێکی سیاسی نیە وەگوی جەنابە دەڵێ ینی دەتوانن ئەم شاندە تەکنیکیە گۆڕانکاری لەم بڕیارانە بکەن کە پێشتر ڕەنگە لەسەر بەشێکی لە نێوان هەردوو لا ڕێکەوتنی لەسەر کرابێ من وازانم بە شێوەیە کەوا ڕێکەوتنەکە تێبپەڕێ ئەگەر لەلایەن بەغداوە 100 ملیاریش مانگانە بۆ هەرێم بنێڕێ 200ش بنێڕێ 460 نەرێڕێ من قەناعەتم هەیە کەوا شاندەکەی هەرێم قبوڵی ئەکەن بە مەرجی ئەوەی کەوا چاوپۆشی لە بەغا بکرێ لەو مەرجانەی کەوا لە بوجێ دانراوە میکانیزمێک بدۆزرێتەوە بڵێ کاکە ئەوە بەو شێوەیە تێپەڕی و تەواو یان باسی لێوە نەکرێ مەگەر ئەڵڵاهومە پەرلەمەنتارە شیعەکان ڕادیکالەکان ئەوانەی کەوا بە تایبەتیان لە کەمینان یعنی بۆ هەرێمی کوردستان مەگەر ئەوانە مەسەلەکە بوروژێنن ئەگەنا شاندی هەرێمی کوردستان ئامادەی ئەوەی تیا هەیە بە هەر شێوەیەک بێ بەغا ڕازی بکە بەس بۆ ئەوەی کەوا ئەم مەسەلەی تێپەڕێنرێ ئەوەش هەیە چیەکان ئێمە بزانین ئێستا و مانگی 5 تەواو بوو ئەچینە مانگی 6 سێ مانگی کە ئەبێ دەست بکرێتەوە بە دانانی بودجەی ساڵی 2022 سپاس بۆ شێروان شەمێرانی چاودێری سیاسی و شارەزای بواری عێراق کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان